ئەمە وەسیەت و کۆتا پەیامی منە. ئەگەر ئەم وشانەی منتان پێگەیشت، ئەوە بزانن ئیسرائیل سەرکەوتوو بووە لە کوشتن و بێدەنگکردنی دەنگم. سەرەتا سڵاوی خوای گەورەتان لێبێ. خوددا دەزانێت هەموو هەوڵ و توانایەکی خۆمم بەگەڕ خست تا ببێتە پاڵپشتیکار و دەنگی گەلەکەم. هەر لەو ساتەوەی چاوم بە ژیان هەڵهێناوە لە کووچە و کۆڵانەکانی کەمپی ئاوارەکانی جەبەلیا، هیوام وابوو خوددا تەمەنم درێژ بکاتەوە هەتاوەکو بتوانم لەگەڵ خانەوادە و خۆشەویستانم بگەڕێمەوە بۆ زێدی ڕەسەنی خۆمان کە عەسقەلانی داگیر کراوە. بەڵام ویستی خوددا سەرکەوتوو فەرمانەکەی بەجێگەیشت. من بە ئازارەوە ژیاوم، بە هەموو وردەکاریەکانیەوە و تامی شکست و خەم دووبارە و سێبارە کردووە. لەگەڵەوەشدا بۆ تاکە ڕۆژێکیش دوودڵ نەبووم لەوەی ڕاستیەکە وەک خۆی بگەێنم بەبێ شێواندن و دەستکاریکردن. بە هیوای ئەوەی خوددا شایەتی لەسەر ئەوان بدات بە بێدەنگیمانەوە. ئەوانەی کوشتنی ئێمەیان قبول کرد و ئەوانەشی ئەو کۆمەڵکوژیان نەوەستاند کە ساڵ و نیوێکە گەلەکەم بەدەستیەوە دەناڵێنێت. فلستینتان پێدەسپێرم، خشڵی تاجی هەموو موسڵمانان، ترپەی دڵی هەموو کەسێکی ئازاد لەم جیهانەدا. گەلی فلستینتان پێدەسپێرم لەگەڵ منداڵە چەوساوەکانی کە هەلێکیان پێنەدرا خەون ببین و لە سەلامەتی و ئاشتیدا بژین. ئەو منداڵانەی جەستەیان بە هەزارەها تۆن لە بۆمب و موشکی ئیسرائیلی پارچە پارچە بوون و پاشماوەکانیان بە دیوارەکانەوە پەرش و بڵاو بوونەوە. ئامۆژگاریتان دەکەم بە کۆت و بەندەکان بێدەنگ نەبن و سنوورەکان نەتان کشێننەوە، هەمیشە پرد بن بۆ ڕزگاری نیشتمان و گەلەکەتان، بۆ ئەوەی هەمیشە خۆری شەرەف و ئازادی بەسەر زێدی دەست بەسەرداگیراوماندا بدرەوشێتەوە. ئەی خەڵکی چاکەکار، خێزانەکەمتان پێدەسپێرم، گلێنەی چاومتان پێدەسپێرم، کچە خۆشەویستەکەم شام کە هەرگیز هەلی ئەوم لەبەردەستدا نەبوو گەورەبوونی ببینم وەک ئەوەی خەونم پێوە دەبینی. کوڕە خۆشەویستەکەم سەڵاحتان پێدەسپێرم کە هیوام دەخواست ببمە پاڵپشت و هاوڕێی تا بە بەهێزی گەورە ببێت، باری سەرشانی من هەڵبگرێت و بەردەوام بێت لە ئەرکەکە. دایکی ئازیزمتان پێدەسپێرم کە دوعا و نوێژەکانی منی گەیاندام ڕۆژە، دوعاکانی قەڵام بوون و ڕووناکیەکەشی ڕێگاکەم بوو. داوا لە خوددا دەکەم ئارامی بە دڵی ببەخشێت و لە بری من باشترین پاداشتی بداتەوە. هاوڕێ دێرینەکەمتان پێدەسپێرم، ژنە ئازیزەکەم، دایکی سەڵاح، بەیان کە جەنگ بۆ چەندین مانگ و ڕۆژ لێمی جیا کردەوە. لەگەڵەوەشدا بە خۆڕاگری مایەوە وەک قەدی زەیتونێکی نەچەماوە، ئارامگر و متمانەبوونی بە خوددا لە نەبوونی مندا بە هەموو هێز و ئیمانیەوە بەرپرسیارەتی هەڵگرت. داواتان لێ دەکەم لە دەوریان کۆ ببنەوە و دوای خودای گەورە ببنە پاڵپشتیان. ئەگەر مردم ئەوە لەسەر بنەماکانم بە خۆڕاگری دەمرم. خوددا بەشایەت دەگرم، ڕازیم بەویستی ئەو، باوەڕم بە دیداری هەیە و دڵنیام لەوەی ئەوەی لای خوددایە باشتر و نەبراوەیە. خوایە گیان لە ڕیزی شەیداندا قبوڵم کە، لە تاوانەکانی پێش و پاشم خۆش ببە، خوێنەکەم بکە بە ڕووناکیەک کە ڕێگای ئازادی بۆ گەل و خانەوادەکەم ڕووناک بکاتەوە. لە کەم تەرخەمیم ببورن، دوعای ڕەحمەتم بۆ بکەن، چونکە بەڵێنەکەم پاراست، نەگۆڕانکاریم تێدا کرد و نەلێم لادا. غەزەل لە یاد مەکەن، منیشتان بیر نەچێ لە دوعاکانتان بۆ قبوڵکردن و لێخۆشبوونم. ئەنەس جەمال شەریف، 6/4/2025.